ئەم کاتتان باش خوێندکارانی پۆلی هەشت. هیوادارم هەموو لایەکان باش بن. پۆلی هەشت ئێستا لەگەڵم بن و ئەچینە سەر لاپەڕە 113 یەکێک لە خەلیفەتەکانی ڕاشیدین عوسمانی کوڕی عەفانە خوای لێ ڕازی بێ لە 23 تا 35 کۆچی واتە 644 بۆ 656 زاینی. عوسمانی کوڕی عەفان کوڕی ئەبی العاس بووە لە مەککە بە 5 ساڵ دوای ساڵی فیل لەدایک بووە. لە مسڵمانەکان بەرایی بووە. ناوبانگی بە زانیاری و ئاینی بە شەرم و دڵپاکی و خێرخوازی دەرکردووە. یەکێکیش بووە لەو دەکەسەی کە مژدەی بە هەشتیان پێدراوە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ڕوقیەی کچی خۆی لێمارە کردووە. کاتێکیش ڕوقیە وەفاتی کرد پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کەلسومی کچی لێمارە کرد. بۆیە نازناوی زەونوڕوینی لێنراوە. اینجا بزانین ڕووداوە گرنگەکانی سەردەمی خەلیفە عوسمانی کوڕی عەفان خوا لێ ڕازی بێت چی بووە. لە سەردەمی خەلیفە عوسمان کوڕی عەفان 3 دیاردەی گرنگ دەرئەکەون. یەکەمیان جەنگەکانی ڕزگارکردن بوون. دووەمیان کۆکردنەوەی قورئانی پیرۆز. سێیەمیان شەهیدکردنی خەلیفە عوسمانی کوڕی عەفان و سەرهەڵدانی ناکۆکی لە نێوان کۆمەڵگەی موسڵماناندا. یەکەم فتوحاتی ئیسلامی. لە ساڵی 25 کۆچی واتە 645 زاینی لەشکرێک لە سەربازەکانی شام و عێراق ئامادە دەکات بە فەرماندەیی حەبیب بن موسلیم الفەهری بۆ دژایەتی ڕۆمە بێزەنتیەکان لە باکووری کوردستان ئەرمەنستان و گەیشتن بە ئەمووریا. لە ساڵی 27 کۆچی واتە 647 زاینی خەلیفە عوسمان ڕاگەدەدا بە عەبدوڵڵای کوڕی ئەبی سەرح کە ئەفریقا ڕزگار بکات. ئەویش توانی تا گەیشتە وڵاتی مەغریب و بچێت تەڕابلۆز ڕزگار بکات. تا گەیشتە سەبیتڵە باکووری شاری قەیرەوان هەر لە سەردەمی ئەم خەلیفەیە یەکەم کەشتیگەلی ئیسلامی دروست دەکرێت کە توانی کەشتیگەلی ڕۆمە بێزەنتیەکان لە دەریای ناوەڕاست بشکێن و چەند دوورگەیەکی وەک قوبرس و ڕۆدس ڕزگار بکەن. یەکێک لە کارە گرنگەکانی ئەم خەلیفەیە کۆکردنەوەی قورئانە. کۆکردنەوەی قورئان لە کارە گرنگەکانی سەردەمی عوسمانی کوڕی عەفان دەبێت. خوا لێ ڕازی بێت. بوو کۆکردنەوەش بە یەک جار نەکراوە بەڵکو هەموو خەلیفەکانی ڕاشیدین بە پێی توانای خۆیان بەشداریان لە کۆکردنەوەی قورئان کردووە. لە سەردەمی خەلیفە ئەبوبەکری سیدیق دەستی پێکرا. لە دوای ماڵئاوای خەلیفە ئەبوبەکر ئەوەندەی کرابوو بە خەلیفە عومەری کوڕی خەتاب سپێررا. خەلیفە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ لەسەر هەمان ڕێوشێنی ئەو ئەبوبەکری سیدیق ڕۆیشت بۆ کۆکردنەوەی قورئان. ئەوە بوو لەلایەک و لەلایەکی دیکەش حەزی خەڵک زیادی کرد بۆ خوێندنەوەی قورئان و لەبەرکردنی و دوورکەوتنەوە لە هەڵە. بۆیە خەلیفە عومەر هەوڵیدا کە قورئان جارێکی تر کۆ بکاتەوە. لە دوای شەهیدکردنی خەلیفە عومەر ئەو قورئانە نووسراوە لای حەفسەی کچی خەلیفە عومەر پارێزرا. قۆناغی دوایی کۆکردنەوە و نووسینەوەی قورئان لە سەردەمی خەلیفە عوسمانی کوڕی عەفان دەست پێ دەکات. ئەویش لیژنەیەکی 4 کەسی پێگەێنێت کە زمانپارا و شارەزا بوون جگە لەوەی کە ئەوان جێی متمانە و باوەڕی خەلیفە عوسمان بوون بۆ بە ئاکام گەیاندنی ئەو ئەرکە پیرۆزە. ئەوانیش زەیدی کوڕی ثابت، سەعیدی کوڕی عاس، عەبدوڕەحمان کوڕی حارس بوون. مێژوونووسان کۆکن لەسەر ئەو لیژنەیە کە 4 دانە قورئانیان نووسیەوە بۆ شارە سەرەکیەکان و وڵاتەکانی دەوڵەتی ئیسلامیانە وەک مەککە، دیمەشق، بەسرە، کوفە. شەهیدکردنی خەلیفە عوسمانی کوڕی عەفان خوا لێ ڕازی بێت. لە سەردەمی ئەم خەلیفەیەدا
هەندێک لە لەشکری ئیسلام لە خەلیفە هەڵگەڕانەوە کە بوونە هۆی شەیدکردنی خەلیفە لە ساڵی 35 کۆچی بۆ 656 زاینی. ئەوەش بە کارەساتێکی گەورە لە مێژووی ئیسلام دەژمێرێ کە پێی دەگوترێت فتنەتل کوبرا، واتە فیتنەی گەورە. یەکێکی تر لە خەلیفەکانی سەردەمی ڕاشیدین خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵیبە. عەلی کوڕی ئەبی تاڵیب کوڕی عەبدولموتەڵیبە، ئامۆزای پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بووە. یەکێک بووە لە هاوڵە نزیکەکانی لە شاری مەککە لەدایک بووە. یەکەم کەس بووە لە لاوانی تازە پێگەیشتوو کە موسڵمان بووە. لە سەرەتای موسڵمان بوونیەوە لە ماڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ گەورە بووە، بەهۆی ئەوەی کە ئەبی تاڵیب باری ئابووری و گوزەرانی لاواز بووە. لەو کاتێک کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەستی کرد کە عەرەبە بێباوەڕەکان هەوڵی کوشتنی دەدەن، بۆیە هەوڵیدا کە شاری مەککە بەجێ بهێڵێت، ڕوو لە شاری یەسریب بکات. بۆ ئەو مەبەستەش عەلی کوڕی ئەبی تاڵیب لە ماڵی خۆی لە ناو پێخەتی خۆی بەجێهێشت، بۆ ئەوەی وابزانن کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە ماڵی خۆیەتی. لە هەموو شەڕەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بەشداری کردووە، تەنها لە شەڕی تەبوک نەبێ، لە زۆربەی شەڕەکانیش هەڵگری ئاڵای موسڵمانان بووە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فاتیمەی کچی خۆی لە عەلی کوڕی ئەبی تاڵیب مارە کرد. ڕووداوەکانی سەردەمی خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵیب. خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵیب دەسەڵاتی لە دەوڵەتی ئیسلامی وەرگرت. دەوڵەت تووشی کێشە و گرفتی ناوخۆیی هاتبوو بەهۆی شەیدکردنی خەلیفە عوسمان کوڕی عەفان. ئەمە لەلایەکی تریشەوە والیەکان لە ویلایەتەکان سەروەت و سامانێکی زۆریان کۆکردەوە بەهۆی دەستگرتن بەسەر زەوێ کشت و کاڵێکان و لایەنی ئاینیان تا ڕادەیەک فەرامۆش کرد بوو. عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێی ڕازی بێت سەرەتا دەستی کرد بە لادانی ئەو والیانەی کە لە سەردەمی خەلیفە عوسمانی کوڕی عەفان خوا لێی ڕازی بێت دانرابوون، چونکە خەڵکی ویلایەتەکان لە دەستی ئەو والیانە بەکازندە بوون و هەوڵیدا هەندێک والی لایەنگری خۆی لە شوێنی ئەو والیانە دابنێت کە لەگەڵ سیاسەتی دروستی خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵیب دەگونجن. بەناوبانگترین والێ کە خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵیب ویستی لای بدات مەعاویە کوڕی ئەبوو سوفیان بوو لە شام، چونکە مەعاویە و تیرەی ئومەوی دەیانووی شەهیدکردنی خەلیفە عوسمانی کوڕی عەفان خوای لێی ڕازی بێت بکەن بە بیان و دروشمی سیاسەتیان بۆ گەیشتن بەدەسەڵات. بە توندی دژایەتی کردن بە جموجۆڵی خەوارجەکان و ئاسایش و جێگری دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی خەلیفە عەلی شێوێنرا. لە ئەنجامیشدا خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵیب بەدەستی خەوارجەکان شەهید دەکرێت. جێگای ئاماژەیە خەوارجەکان دواتر لە سەردەمی خەلافەتی ئەمەوی و عەباسی بوونە دیارترین بزوتنەوەی دژی دەسەڵات. بەردەوامبوونی فتوحات دوای دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی لە مەدینەدا ئەو پەیامە پیرۆزە لە هەموو نیمچە دوورگەی عەرەبی بڵاو بووە. یەکەیەکی ئاینی ڕامیاری لە دەوڵەتی ئیسلامی دروست بوو. لە سەردەمی خەلیفە ئەبوبەکری سەدیق 11 کۆچی بۆ 13 کۆچی وای خواست کە ڕاستپاردەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ جێبەجێ بکات. ئەو ڕاستپاردەیەش بریتی بوو لە دڕخستنەوەی بێگانەکان لە دەوڵەتی ئیسلامی و بەرزکردنەوەی ئاڵای ئیسلام و گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلام بە وڵاتان. سەرەتا خەلیفە ئەبوبەکری سەدیق وای بە چاکزانی کە لەشکری ڕۆما بێزانتیەکان لە وڵاتی شام دوور بخاتەوە لەبەر چەند هۆیەک، وەک نزیکی لە دەوڵەتی ئیسلامی ئەوە لەلایەک و لەلایەکی تریش ڕۆمە بێزانتیەکان دەستیان هەبوو لە هاندانی خەڵک بۆ هەڵگەڕانەوەیان لە ئیسلام و دژایەتی کردنیان. و هۆیەکی تر ئەوە بوو
کە ڕۆمە بێزەنتیەکان دەسەڵاتیان بەسەر ئەو ڕێگە بازرگانیانەدا دەڕۆیشت کە بەرەو وڵاتی عێراق و میسر دەچوون. خەلیفە ئەبوبەکری سیدیق هانی خەڵکی نیمچە تورکی عەرەبیدا بێرمۆک 11 کۆچی بۆ 634 زاینی. هەرقلی سەرکردەی ڕۆمەکان کە زانی موسڵمانەکان نیازی لەشکرکردنیان هەیە بۆ شام ڕێی کۆکردنەوەی لەشکریدا لە ڕۆمەکان و عەرەبەکانی شام وەک دانیشتوانی دەوڵەتی خەسا، سنە و خەڵکی جەزیرە و ئەرمینیا. سەرچاوەکان ژماری ئەو لەشکرە بە 200,000 سەرباز مەزەندە دەکەن. لەشکری مسلمانەکان و ڕۆمەکان لە دۆڵی یەرموک هەڵیاندا هەردوولا لە هەوڵی خۆی پرچەکردن و کۆکردنەوەی لایەنگیر بوون بۆ بەهێزکردنی لەشکریان. شەڕێکی قورس لە نێوان هەردوولادا ڕوویدا. مسلمانەکان بە خۆڕاگری سەرکەوتنەوە ڕۆمەکان لەو شەڕەدا شکان. فەتحی قودس 15 کۆچی واتە 636 زاینی. دوای دەست بە سەردانگرتنی دیمەشق لەلایەن موسڵمانەکانەوە لەسەر داوای خەلیفە عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێت، بڕیاریدا کە شاری قودسیش ڕزگار بکەن لە دەست بێباوەڕەکان دەریبهێن. سەرەتا ئەبوو عوبەیدەل جەڕاح کە فەرماندەی لەشکری موسڵمانان لایەنی گفتوگۆی گرتەبەر نامەی بۆ خەڵکی قودس نارد و داوای لێکردن بۆ باوەڕهێنان بە خودا و پێغەمبەر درودی خوای لەسەر بێ یان سەرانەدان لە بری موسڵمان بوون یان شەڕکردن. لەشکری موسڵمانەکان بە فەرماندەی ئەبوو عوبەیدەل جەڕاح گەیشتە نزیک قودس نامەی دووەمی نار بۆ دانیشتوانی قودس. دووپاتی هەمان داخوازیەکانی پێشووی کردن، بەڵام ئەم جارەش وەڵام نەبوو. بۆیە گەماڕووی ئەو شارەیاندا تا دانیشتوانی قودس ناچار بوون پەیوەندی بە فەرماندەی موسڵمانەکان بکەن. داوای ڕێکەوتنێکی لەو جۆرەیان کرد لەگەڵ دانیشتوانی دیمەشق کرا. بە مەرجێک ئەو ڕێکەوتنە لەسەر دەستی خەلیفە عومەری کوڕی خەتاب بێت لەبەر ئەوەی ئاگاداری دادپەروەری و پەیمانەکانی خەلیفە عومەری کوڕی خەتاب بوون. ڕاهێنانمان هەیە قوتابی ئازیز ئێستا قودس لە بندەستی کرد. سەڵاح الدینی ئەیوبی سەرکردەی بەناوبانگی بەڕەگەز کورد لە پاش شەڕی قودسی لە بندەستی خادور و شروشما ڕزگار کرد. هاتنی لەشکری موسڵمانان بۆ عێراق دوای ئەوەی کە موسڵمانەکان چەندان شوێنیان لەدەست ڕۆمە بێزانتیەکان ڕزگار کرد، بیریان لە عێراق کردەوە بۆ ئەوەی لەدەست ساسانیەکان دەریبێن، چونکە عێراق هاوسنوور بوو لەگەڵ وڵاتی شام و مەترسی هەبوو بۆ دەوڵەتی ئیسلامی. خەلیفە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت فەرماندە ئەبوو عوبەیدە کوڕی مەسعود سوقەفی دیاری کرد بە لەشکرەوە بۆ دەست بە سەرجاگرتنی عێراق و دەرهێنان لەژێر دەسەڵاتی ساسانیەکان. لە ڕێگادا فەرماندە موثەنا کوڕی حارث شەیبانی بە لەشکرەوە ناردی پەیوەندی بەو سوپایەوە کرد. سوپای موسڵمانان لە ڕووباری فرات پەڕینەوە بە لەشکری ساسانیەکان گەیشتن. لە ئەنجامدا فەرماندەی موسڵمانەکان ئەبوو عوبەیدە کوڕی مەسعود تەقەفی شەهید کرا. موثەنا کوڕی حارثە بوو بە سەرلەشکر و پلانێکی تازەی دانا. ئەمیش ئەو بوو لەلایەک داوای لەشکری زیاتری لە مەدینە کردبوو، لەلایەکی تریش ساسانیەکان بە فێڕوفێڵی ڕاگرتبوو. کاتێک لەشکری زیاتری بۆ هات توانیان لەشکری ساسانیەکان بشکێنن لە شوێنێک پێی دەوترێت ئەلبەویب. سەرکردەکان بە ناوی مەهران لە ناوچوو لەشکری ساسانیەکان گەڕایەوە شاری مەدائین. شەڕی قادسیە 15 کۆچی بۆ 636 زاینی. فەرماندە سەعد کوڕی ئەبی وەقاس بە 4000 سەربازەوە بەرەو عێراق کەوتە ڕێ. لەشکری موثەنا کوڕی حارثە کە لە عێراق بوو پەیوەندیان پێوە کرد. پێش شەڕ دەستپێکردن گفتوگۆ لە نێوان هەردوولادا دەستی پێکرد و داوایان لە ساسانیەکان کرد کە ئازادن لە دیاریکردنی چارەنووسیان بۆ موسڵمان بوون یان سەرانەدان. بەڵام فارسەکان ڕازی نەبوون. لە ئاکامدا شەڕێکی قورس کە 3 ڕۆژی خایان موسڵمانەکان سەرکەوتن بە سەرکردایەتی سەعد و پاشان دەستیان کرد بەسەر مەدائین، پایتەختی زستانەی دەوڵەتی ساسانی کە دەکەوێتە خوارووی بەغدای ئەمڕۆ. کوردستان لە بەردەم سیاسەتی فەتحی ئیسلامی لە سەرەتای دەرکەوتنی ئاینی ئیسلام کورد پەیوەندی بە ئیسلام کردو و ئەو ئاینی بەڕاست زانیوە وەک پەیامێکی پیرۆز وەریگرتووە. لەگەڵ ئەوەشدا کوردەکانی جەزیرە لە ڕێگای پرۆسەی فتوحاتەوە وەک نەتەوەکانی تر بە موسڵمانەکان گەیشتون. ئەویش لە ڕێگای سیاسەتی فراوانخوازی ئیسلامی بۆ ناوچەی جەزیرە لە سەردەستی فەرماندەی موسڵمانەکان
عەیاز کوڕی غەنم. لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت کە هەندێک سەرچاو دەست بە سەراگرتنی شارەکانی جەزیرە بۆ ساڵی 16ی کۆچی تا 8ی کۆچی دەگەڕن. ئەوەی گرنگە کە لێرەدا باسی لێ بکەین ئەوەیە کە موسڵمانەکان هاتن بۆ کوردستان و کوردەکان موسڵمان بوون. هەندێک موسڵمانی عەرەب لە شارە کوردیەکان نیشتەجێکران. لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی خەتابیش خوا لێ ڕازی بێت هەموو شارە کوردنشینەکانی جەزیرە دەستیان بەسەر داگیرە، وەک شاری ڕەئسڵعەین و نەسیبین و میافارقین و ئاماد و ڕووها و ماردین و داراوە و جەزیرەی ئەکراد و جەزیرە ئیبن عومەر، بازبدی و زۆزان و ئەرزن. هەموو ئەو شارانەش لە سەردەستی فەرماندەی موسڵمانان عەیاز کوڕی غەنم دەستی بەسەرداگیرە. لەدەست ڕۆمەکان دەرهێنراو بۆ شێوەی ئاینی ئیسلام لە شارەکانی هەرێمی جەزیرە بڵاو بووەوە. بەیەگەیشتنی کوردەکانی شارە زۆر لە شارە کوردنشینەکانی تر بۆ ساڵی 16ی کۆچی واتە 637 زاینی دەگەڕێتەوە. ئەویش بەهۆی ئەو لەشکرەی هاشمی کوڕی عەتەبە کوڕی ئەبی وەقاس کە بەرەو جەلەولا هات. ئەو کات ئەو شارە کوردیانە لەژێر دەسەڵاتی ساسانیەکاندا بوون لە ئەنجامی شەڕێکی خوێناوی موسڵمانەکان سەرکەوتن. ئەو لەشکرە لە دوای لەشکری بەزیوی ساسانیەکان بوو تا گەیشتە حەلوان واتە قسری شیرین. لە ساڵی 7ی کۆچی بۆ 638 هەندێک سەرچاوە ئاماژە بۆ دەکەن کە فەرماندە هاشم کوڕی عەتەبە کوڕی ئەبی وەقاس توانی بندجین مەندەلی دەست بەسەردا بگرێت. بەڵێنی بە دانیشتوانیدا کە سەرۆسامان و گیانیان بپارێزێت بمەرجێ سەرانە بدەن. لە دواییدا توانیان دەست بەسەر دەقوقا، خانیجار، دووسقورمات و پاشانیش کوڕە باجروی کەرکووکدا بگرن. لەشکرێکی تر بە فەرماندەی جەریر کوڕی عەبدوڵڵا بەجەلی بەرەو خانەقین چوو. لە دوای ئەوەی کە دەستیان بەسەر خانەقیندا گرت ئەو لەشکرە بەرەو هەڵوان چوو. لە ساڵی 19ی کۆچی بۆ 640 دەستی بەسەرداگیرا بەهۆی بەستنی ئاشتی لە نێوان کوردەکان و موسڵمانەکان. ناوچەکانی مووسڵ و بادینان، هەولێر، شارەزوو لە سەردەستی عوتمەر کوڕی فەرقەد فەتح کرا. لەشکرێکی تر بە فەرماندەی ئەبوو موسا ئەلعەشعەری کە پێک هاتبوو لە دانیشتوانی بەسڕا توانی لە ڕێگای نەهاوەندەوە بەرەو شاری دینەوەر بچێت. لە ساڵی 20ی کۆچی واتە 642 زاینی دەستی بەسەردا بگرێت و لە دەست ساسانیەکان دەری بهێنێت. لە سەرەتادا ئەو دەست بەسەرداگرتنە بەهۆی شەڕەوە بوو، بەڵام دوایی بڕیاریاندا کە سەرانە بدەن بە موسڵمانەکان. لەسەر ئاینی خۆیان بمێننەوە لە شەڕی نەهاوەند 21ی کۆچی کە لەسەر خاکی کوردان ڕوویدا. موسڵمانان سەرکەوتنی یەکجارێکی بەسەرکردایەتی نەعمان بن مقڕل مەزنی بەسەر ساسانیەکان بەدەستبێن کە قەیر و زوان سەرکردایەتی دەکردن. ئەم شەڕە بە شەڕی سەرکەوتنی سەرکەوتنانان ناسرا. دەست بەسەرداگرتنی میسڕ لە 20ی کۆچی واتە 640 زاینی. دوای ئەوەی کە بەشێکی زۆر لە وڵاتی شام و عێراق دەستی بەسەرداگیراوە لە ڕۆمەکان و ساسانیەکان سەندرا. بە بڕیاری خەلیفە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت لەشکری بەرەو میسڕ چوو بە فەرماندەی ئەمڕۆ بن نەعاس. بیابانی سینایان بڕی و هەندێک شاریان بەبێ شەڕ دەست بەسەردا کرد، وەک شاری عەڕیش. موسڵمانەکان تووشی هیچ شەڕێک نەبوون تا گەیشتنە شاری فەرمە، شارێکی کۆن و شوورەداری بەهێز بووە. بەندەرێکی هەڵکەوتوش بووە لەسەر ڕۆخی ڕووباری نیل. موسڵمانەکان ئەو شارەیان گەمارۆدا. بۆ ماوەی مانگێک زیاتر دوایی توانیان دەستی بەسەردا بگرن و ئینجا شاری بابلیۆن، مەڵبەندی سوپای بێزەنتیەکان، شاری ئەسکەندەریە گیران، دوجاریش ناوچەی فوستاد بوو کە موسڵمانان ئاوەدانیان کردەوە. ئەو شارش بوو بە بنکەی سەربازی ئیسلامی و پایتەختی میسڕ.